والله سەرۆکەوەی ڕاستی نییە قەدیم شوێنی خۆم بوو تازە لێ ڕاهات بووم. هەسە کاکڕشی یان حەزێتەکە بدەم حەزێت نەبێ خوا بەس مەڵێ ناوە پاکەرەوە نانا نییە نانا میش ئەمێ بۆی بێ ئیش دانەنیشی تخوا ئامانە مەگری ئەو بە جدیدە ئێرە ئێرە دەی کاکە مەت ئەبڕۆ پێشەوە دەی لە مەساجن دەی هێواش هێواش تەلەفونە کاکڕشی ئەوتم نەوەکو قڕگیشت تەشەندی کرد بێ بڵێ سەرۆک مێژان ئەو کاتت باش بە قوربانە و چاوت بم یەک کارە سادی گەورە ڕوویدایە دام و هەنار ئێستا کە لەگەرە من بە تەمانە بێنە دوکانێ بەخۆشت دەزانی دام و وەزعی ببینیەت و یە ساحب دوکان تووشی مشکلەکی گەورە دەبین لۆیێ کار لێ دەکەم ئاگادار بە ئەو ماوەیە هەندێک مشکلەمان هەیە حفتە چکەوەرە سەرسەری من خواحافیز سعدی جانە سعدی بە چی قسەی دەکەی؟ دڵی سعدی ڕحێ سعدی قوربانت دەبی سعدی ئەوە برادرە بۆ کاکە مشکلی دنیایە گەلەر زۆرە بە مشکلی ئەو کابرای لە بۆ بجارمەوە سعدی ئەوێ من بە دەهام بترسێنێ تەلەفۆنی کردووە ئەو لەگەڵ دەهام دێ با کەشف نەبنازام چی گورە با بە دەهام کێ گورە من سەرۆکم من بەس خوا ئاگادارە کاک سعدی ئەگەر 25ەکەم لی نەبڕی نەمدا بە تۆ کاک ڕەشی بزانە چکە بۆم دەرکەوت بەس تۆ دڵسۆزیم دوکانی بە قوربانی ئەو خوا بم بەست خوا کاکە پێشنگ قەینا سەرۆکی چەند سەعاتێک ماوە ڕەحمەتی لێبێ تۆزی شخصیاتمانەیە لەم ناوە ئەو خەڵکە ڕێزی دنیامان لێگرێ زۆریان خۆشەوێن ئێستا هەمووی لێتمان لێڵە قورتێنە کاکە چەند سەعاتێکت ماوە کار لێکەم تۆزێ نەرمونیان بە وەختی خۆی ئەمنە نەرمونیان بووی چاو لە دەستی من و سعدیوە بوو قرنێکە بێ نەبوو یەک فلسە بێ نەبوو کاکە کورسیە چەند ساڵمە چی لە سەلامە ئەوە کاک ڕەشی لەسەر ئەو قسەی تۆ لە فیلمێکی ئیسپانیان بینیم خاوەنکارەکە زۆر نەرمونیان بوو لەگەڵ شاگردەکانی ئایان خوارد نییە ئەیوت بڕۆ ئاو بێنە ئاوانێک ئیفلاسیان بە کابرا کرد ئەم دوکانە ئەبێ بێنمەوە سەر ڕێی خۆی و بۆیە ئاوام تخوا هەنار دام بەسەرەکەم بە قوت دەبوو ئەرێ واز دەوتانە بینە سعدی ئەمت شێت کردە بەسم کاکە زەین چێت تەلەفۆنێکی زەڕوری هەیە دەبێ ئەو تەلەفۆنەش بکەم سعدی واز دەوشتانە بینە سعدی ئەو پێش بکۆ لەناو سایە تەلەفۆنی خۆت بکە سعدی کاکە مەسەلەکە تایبەتە هەندێک مەوزوعەیە مەوزوعی شخصیە خۆ ناکرێت گۆ مشتەچی من بزانن دەکرێت کاکە ئێستا تو برادرشی دەستە خوشکە کە دێ کاچ مەوزوعی تایبەتی خۆتانەیە دەکرێت من جێ لە ڕابگرم هەیبا هەدی ئەمش کاکە ئەمش پیاوی ناو بازاڕێمە فەیلسوفی گەورە نیچە دەڵێتن درۆزن و کەسە نییە کە باشکرا درۆ دەکات ئەرێ سعدی باوترین فقرەی دووەم باوترین زۆری درۆ ئەو درۆیە کە ئینسان درۆ لەگەڵ خودی خۆی دەکات نەگەوانی لە مەجلیسان دەکەن عەزیزانم ئەرێ سعدی چێ درۆی کردیە سعدی وە پێشم کەوە سعدی بابی من تو لە مەسەلەکەی تێناگەی لا إله إلا الله محمد رسول الله هەر نیچە وتە چکەی زۆر بەقوەتە دەرێت ژایەتەشی بە ئاشکرا زۆر باشتر لە خۆشەویستێکی بەدرۆ وە نییە ئەفکاتی دوژمنی خۆت دەناسی وەدی کاچی من تێگەیشتم وتەکانی زۆر جوانە عەزیز بەڵام پەیوەندی بۆ مەوسەلەی نییە سعدی وە پێشم کەوە نیچە وتە چکە هەیە دەڵێتن ئەگەر خەم و ئازار نەتکوژێت بەڵام بەهێزت دەکات دەهام کوڕاتۆمەت کوژ لەگەڵ خەم و خەفەتان ئەتو ئەمەد کوژ لەگەڵ ئازارت وەرە بڕۆ چیرۆکەکەی ئەوژە دەجەر بۆ سعدی بەسە وە پێشم کەوە دەی بڕۆ هەنار دەهام شفتێ و سەر لۆ هاتاوی ناخۆشە سعدی ئەو ڕادەبێری ئەستەغفیرڵڵا دەهام ئەدی وەختە شفتیە کورە وڵڵی تامی زۆر ناخۆشە بەزی پاروە نەبوو پار زۆر خۆش سعدی دەکوهەنجینە بەڵێ مۆزای قەپات کە زا مشکلەمان هەیە لە بۆ چونیە تو باسی دەکەی دام برێ
شاعیری گەورەی کورد جگەر خوێن دەڵێتن شام شەکرە بەڵام وڵا شیرنتر. جوانە بەڵام چ پەیوەندی بۆ مەسەلەی هەیە؟ دەڵێم لۆ دەچینەوە مارێ وەڵڵاهی مارێ خۆشترە. سعدی گەمەی دەگەر مێشکمەکە باشە؟ ستە سعدی ستە تەنگاوم ئەرێ سعدی وەختی وێە کورە یەک دقە چاوەکەم بە زووەرەوە چاوت باز دەکەم نا نەچی نی لەگەم لۆ مدارەوە تۆ لەگەم دێ خوارێ تەواو نییە بە زووەرەوە لەگەری بڕۆ باشە کاکە سعدی لۆ هەی لە هاتیە ئەمە سەرم لە سعدی دەرناچی لۆ مش سەرمی دەرناچی ما چێ لە سعدی تێدەکات کاکە بەخۆی سعدی وەدەبوو تقریبا 1 ساڵ ئەو هەمنی بە خەم و خەفەت کوشتیە